ماڵ کە 650 هەتا 550 حکومە باڵ دەسەڵاتەکەی مەسەلە سەر کورد قەومە کولتوری خۆی هەیە زمانی خۆی چی خۆی هەیە باڵە بەڵام دەسەڵاتی نییە مێدیا ئەوها بووە بۆیە دەبینین ناوی مێدیا لە سەردەمێک هاتووە کە هەزاران ساڵ پێش ئەوەی دەسەڵات بەدەستەوە بگرێ ناوی میدیا هاتووە لەچۆ لە ناو ئەرشیفی ئاشوودەکان باڵە هەموو دنیا ئازانەوە میدیا پێشەوە بێت ئیمپراتۆر ساڵی 650 پێشتر قووەتی هەبوو و نەک قووەت حزوری هەبوو و ممارەسەی هەبوو پاشان دەسەڵات کە دەگرنە دەست لە 650 مێ دەسەڵاتدار بوو باسی کەلیمەی مێدیامان کرد مەسەلەن فارس دەڵێن ماد بۆ دەڵێ ماد بۆ ئێمە دەڵێن مێد عەرەبی شتەری لێ تێکچووە هەندێک دەڵێن ئەلمادیون هەندێک دەڵێن ئەلمیدیون هەندێک دەڵێن ئەوە ئێمە دڵدار جوانی تەلەفوز کردووە بەس هەفتەکەی داناوە دڵداری خۆمان دەڵێ میدیا پاشی دڵدار بە ئەو هەموو بە 100 ساڵ تقریبەن ئەمە تا لێرە نووسراوە ماد باڵە نووسەریشە پاشایەتی ماد غەڵەتە ئەمە کتێبەکەی لاقەمان پێ نییە بەس کتێبی چاک ڕاست کتێبی چاکە بەس تەلەفوزەکەی گرنگە ئازانم پاشایەتی باڵە بەس کتێبی چاک کتێبی باشە بەڵام مادەم نەیزانیوە بنووسێ مێد باڵە معنای لە ئەساسی میدیا تێنەگەیشت و هەر مؤرخێک بەس کار دکتۆر دوو شتی کەشێ من ملاحظە جەناب ئەما بە بەڵگەڵێم ڕازە فەرمێ چونکە لە فارسی نەک ماد کە ئێمە دەیکەینە مێد هەموو ئەیەکانی ئێمە لە فارسی ئەبێتە ئا تەمەشا ئەمان دەڵێن نام ئێمە دەڵێن نێو ئەوان دەڵێن ماد مێ دەڵێن ماد ئێمە دەڵێن مێ ئەوان دەڵێن مەسەلەن زۆر وشە هەیە هەر یەک و دنیا سەبەبی ئەوە چیە سەبەبی ئەوە کە هەتا سەردەمی ئیمپراتۆرەتی مات فرە خوایی فرە دینی باو بوو و ژن پەرستی هەرە باوەکە بوو کە دەسەڵاتدارەکە بوو بۆیە دەڵێن مێدیا ئەو دیایە چیە دایکە لە بادینان ئێستش دەڵێن دیا من کە بانگەکەی هۆدا ئەو دایە هۆیەکە بانگە هۆ عەزیز هۆدا ها دەڵێ هۆدا دیا من یا دا دی و حرفی دال خۆی فەلسەفەکەی دەسەڵاتە مەسە ئەلف نێرە با مێە بەس کار دکتۆر ئەگەر جازە هەری یەک مزەکەرە دوو مؤنەسە ئەوها ئەجا کە داریوش هات سیستەمی نێراتی قەتا کرد ئەوە یەک مێیاتی لە ناوی برد لۆ زەردەشت پێشتر حزوری هەبوو مێدەکان باوەڕیان پێ نەدەهێنێتەوە شەڕیان بۆ وەردا کورد یەکسەر نەبوویتە زەردەشت کە داریوش هات زەردەشتی کردە دینی ڕەسمی و منعی پەرستنی غەیری یەک خودایی کرد و ئەوەی لە هەموو سەیرتر لە ناو زمان تەسبیت کرد زمانی نێر و مێیاتی لێ نەهێشت بە دەلیلی ئەوەی کە ئێستا زمانی فارسی نێر و مێی تێدانە لە کوردی هەیە و عینە نیشانەی ئێ لە هەزەی سلێمانی ناڵم چکە سلێمانی نزیکی ئێرانە باکوور دوورە دەستی ئێران بووە دەڵێ پشتێ من دەستا من دەڵێ مەسەرەن نمونەی تر مەسەلا نمونەی زۆر هەیە کە ئەو ئێ نیشانەیەکی مؤنەس بووە لەگەڵ هاتنی داریوش مەنعکرا ڕێزمان بەس ئێمە دوورە دەستەکانی کورد دوورە دەستەکانی ئیمپراتۆرەتی فارسی ممارەسەی ئەو ئێمان هەرکردووە هەزای زۆرترەوە زۆر چاکە